سیستەمی پەروەردە و فێرکردن لە هەر وڵاتێکدا بە بناغە و داینەمۆی گەشە و بەرەو پێشچووندا دەنرێت و کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر دەوڵەمەندکردنی کولتور و نەریتی هەر وڵاتێک. توندوتۆڵی و ڕێچی لە سیستەمی پەروەردە و فێرکردن دەبێتە سەرچاوی پێگەیاندنی تاکێکی پێگەیشت و تەندروست. تاکە پێگەیشتوەکانیش کاریگەریان دەبێت لە ناو کۆمەلگا و هەریەک لە سوچێکەوە سوودێک بە کۆمەلگا و وڵات دەگەێنن. وڵاتانی جیهان لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژاوا لە ڕێگەی پەرەدان بە پەروەردە و پێگەیاندنی تاکەکان هەر لە تەمەنی منداڵیەوە تاوەکو قۆناغی دوای زانکۆ توانیویانە لە ڕێگەی داهێنان و زانستەوە خزمەتی مرۆڤایەتی بکەن. لە وڵاتە پێشکەوتۆکانی جیهان ناوەندەکانی خوێندن و زانیاری بە ماوەیەکی کەم توانیان بەهۆی پەروەردەیەکی زانستیەوە سێ کێشەی گەورە لە کۆڵ کۆمەلگاکانی خۆیان بکەنەوە کە بریتی بوون لە نەزانی و نەخۆشی و هەژاری. لە هەرێمی کوردستان سەرڕای هەموو قەیران و بێموچەی و بایکۆتەکان پرۆسەی پەروەردە و فێرکردن بەردەوامی هەیە. ساڵانە قوتابیان لە هەموو ئاسا جیاوازەکان بە تاقیکردنەوەی جیاواز بەشداری هەڵسەنگاندنی تواناکانیان دەکەن. هەستیارترین قۆناغی تاقیکردنەوە بریتە لە تاقیکردنەوەی وزاری پۆلی 12 کە بەرهەمی ڕەنج و کۆشی 12 ساڵی خوێندنی قوتابیە و ئەم تاقیکردنەوەیە پاشە ڕۆژیان دەستنیشان دەکات. ئێرە یەکێکە لە هۆڵەکانی تاقیکردنەوەی پۆلی 12 کە لە کەش و هەوایەکی گەرم قوتابیان پرۆسەکە ئەنجام دەدەن. لەگەڵ بەڕێوەبەری هۆڵەکە قسە دەکەین لەبارەی شێوازی بەڕێوەچوونی پرۆسەکە. قوتابیانی پۆلی 12 ئامادەی تاقیکردنەوەکان لە هۆڵەکەیمە ئەنجام ئەدەن. ئێمەش وەکو بەڕێوەبەری هۆڵ و یاریدەر و چاودێرانی مامۆستایان دەبی کەش و هەوایەکی هەیە منیان بۆ بنووسێنین. تاقیکردنەوەکانی پۆلی شاژ بەرهەمی 12 ساڵی قوتابیانە دەبێت جەوەچوایان بۆ بڕخسێنن کە بتوانن نمرەیەکی باش بەدەست بێنن بۆ ئەوەی لە قۆناغێکیکە دەستنە قۆناغێکی دی. ئەم ساڵ لە پرۆژەی بۆ چاودێری غەشکردنی قوتابیان تەفتیشی مامۆستا قوتابیان دەکرێت مامۆستایان کە قوتابیان دەستنە وڵەکان تەفتیشیان دەکەن و پاشان جیازێک دانرا بۆ کۆنتڕۆلکردنی ئەو موبایلەکانیان نەتوانن لەولا ئەوەی بکەن و زۆری پرسیارەکانیش ئەیوبی و سی و دیە کە تەوزیع دەکرێت ئەو قوتابیەی کە پێشی نەتوانیت بەرامبەرەکەی بڵزانی چییە. تەنیشتەکەی هەر جۆرە پرسیارێشکەیە ئەو لای هەر پرسیارکە پشتی هەر پرسیارێشکەیە پێشی پرسیارێشکەیە. قوتابیان لەبارەی تاقیکردنەوە و هەڵسەنگاندنەکان ڕای تایبەتیان هەیە. بەخۆی کەمێک قورسیتیە ئەوە هیچ بەس باشە یعنی پرۆسەکە زۆر باشە هیچ کێشێکیانی بەس هەر ئەبێ قورسیتیا بە بۆی تەلەبە شت زیاب بکاتەوە مەسەلەن تەلەبەی زیرەک و تەلەبەی ئەوە زیاب بکاتەوە لە یەکتر. پێشتر ئەوە زۆر فەرقێ بوو لەگەڵ ئێستا زۆر ئاسان کاریکراوە تەلەبە بە تایبەتی کوردی و عەرەبی ئەتوانی حسابی نەکەی یان هەمووی هەڵبژاردن پێشترەوە شتانە نەبوو پێشتر زۆر گرانتر بوو ئێستا زۆر ئاسان کاریکراوە بۆ قوتابیان. پێمان خۆشەوە کو دەرەوەی وڵات سیستەمەکانی دەرەوەی وڵات هەموو قوتابیەک هەر لە مناڵیەوە پێی دەڵێن حەز دەچێت ئەو بەشێک دەڵێت و ئەو بەشە دەخوێنێت بەشتر ناخوێنێت. خۆش یانی زۆر باشتر ئاوا بێ بۆ قوتابیان نەک تەنها ئیمتحانێک بکەیت و چارە نووسیت دیاری بکات. ئەگە ئەو سیستەمەکەی دەرەوەی وڵات بێنە ئێرەش وەکوی دەرەوەی وڵات لێ بکەن زۆر باش دەبێت. هەندێک کەس هەیە ڕێگری لێ دەکرێت لە زۆر شتان لە زۆر شت هەندێک هەیە لەبەرەوەی عیلەکەی ناهێلی ناتوانێت بچە هونەرە جوانەکان عیلەی زەختی لێ دەکات لەوەی بچتە دکتۆرا و دەبتە دکتۆریش و ئیشی باش ناکات لە وڵاتەکەی خزمەتی باش نییە لە وڵاتەکەی بەس حەز دەکەم یعنی لە ئیبتیدائیەوە هەر وەکو وڵاتانی تر لە ئیبتیدائیەوە دەستنیشان بکرێت کە چی دەبی دەبتە چوو پرسیاری زۆری لێ بکرێ جەختی لێ نەکرێت لە بۆ شتەچی کە یان ئیلا دەبی بتە ئەو شتەیان دکتۆریان مهندس. پرۆسەی تاقیکردنەوەکانی پۆلی 12 لەم چەند ساڵی دواییدا گۆڕانکاری بەخۆیەوە بینیوە کە بریتین لە وەڵامدانەوەی قوتابیان بە شێوازی هەڵبژاردن و تەسلیحیکردنی وەڵامەکان بە شێوازی ئەلکترۆنی. سیستەمەی ئێستا زۆر لە بەژەوەندی قوتابیان و خوێندکارانە من قوتابیان و خوێندکاران دڵنیا دەکەمەوە کەوا هەموو مافەکیان لێرە پارێزراوە. ئەو سیستەمە لەبەر ئەوەی کاری دەستی تێدا نییە هەموو کاری ئلکترۆنیە ئەنجامەکانی زۆر تەواوە یعنی لە بۆ نمونە پار 180,000 تەڵەبەمان هەبووە
لە ساڵی پار 2016 718,000 تەڵەبەی پۆلی 12 ئامادەیمان هەبووە یەک غەڵەتی یعنی غەڵەت نەبووە لە سیستەمەکەی ئللا ئەگە هەڵک لە ئیدارەی مەکتەب کرابی یان لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان کرابی ئللا ئەو هەڵانە بووە لێرە هیچ هەڵی تێدا نەبووە و قوتابیان و خوێندکاران دڵنیا دەکەمەوە کەوە لێرە هەموو مافەچەند پارێزرایە حالیان 4 گروپ پرسیارمان هەیە ئەی و بی و سی و دی ئەوە لە بۆ ئەوەیە کە ڕێگری بکرێت لە دیاردەی غەش و لەسەر یەکدی نەقلکردن و ئەو مەسایلانە بە حقیقەت ئەمە لە بەرنامەماندایە ئەو گروپانە لە ئایندە زیاد بکەین بەڵام پێویستی بە ئامێر و بە تەکنیکی نوێ هەیە لە بۆ ئەو زیادکردنی ئەو گروپانە لە هەموو دنیا وایە یعنی وانێ ببرێ ئەمە لە سەردانی بەڕێوەبەرایەتی مەسەن امتحاناتی چەند وڵاتێکمان کردیە دیتمانە لێوێن دەرێ لە هەموو شوێنە گروپاتە بەشی هەرە زۆری گروپاتە ئێستا تورکیا 4 میلیۆن تەڵەبەی هەیە 4 میلیۆن زۆرە پرسیار ڕادەشێشی هەر تەڵەبەگەی تەڵەبەکی لە سەر مستەوای تورکیا جیایە ئەوانە بەڕێوەبەر و یاژدەر و ئەندامانی کۆنتترۆلن بەشی زانستی دابشکران لە بەسەریدان لە بۆ پشکنێنی دەفتەرەکان ئەو دەفتەرانە هەموو دەفتەرەکانی هەرێمی کوردستان لەزار کۆتاخانەکەین دێتەوە لێرە پشکنیان لە بۆ دەکرێت بە ئامێری ئلکترۆنی ئەو ئامێرە ئلکترۆنیە کەوە ئەنجامی وردی قوتابیان و خوێندکاران بە واسطەی ئەو ئامێرە دەدرێت کە نەتیجەکانی زۆر دقیقە زۆر وردە قوتابیان و خوێندکاران دڵنیا دەکەینەوە کە مافەکانیان هەموو لەو کۆنتترۆلە پارێزراوە ئەو جیازە ڕاستەوخۆ دەستە ناو سێرڤەر هەتا ئەندامانی کۆنتترۆلیش نازانن نەتیجەیان چیە لێرە نەتیجەی هەر تەڵەبەکی نازانیت ئەوە ڕاستەخۆ دەستە ناو سێرڤەر ئەوەی لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت دەستنیشانکردنی توانەکانی قوتابیە لە ڕێگەی تاقیکردنەوەکانی پۆلی 12 و هەندێک جار چەند نمرەیەک لە پۆلەکانی 10 و 11 هەژمار دەکرێت و هەر بۆیە قوتابیان بۆ بڕینی ئەم قۆناغی خوێندن بەدەر لەوەی لە ناوەندەکانی خوێندن نزیکەی 9 ماگوانە جیاوازەکان دەخوێنن بەڵام زۆرێک لە قوتابیان لە ڕێگەی مامۆستای تایبەت و خولی تایبەت بۆ بەهێزکردنی توانستی خۆیان بە بڕاپارەیەک بەشداری جۆرەها خول دەکەن. پرسیار لێرە ئەوەیە کە ئایا حکوومەت و وەزارەتی پەروەردە بۆچی تاکو ئێستا نەیتوانیوە متمانەی قوتابیان لە ناوناوەندەکانی خوێندن بەدەست بێنن لە بەرامبەردا ڕێژێکی زۆری قوتابیان خاوەن دەرامەتی باش ڕوو لە خول و مامۆستای تایبەت و کورتکردنەوەی بابەتەکانی خوێندن دەکەن. ئەو خولانش کاریگەری خۆی هەیە لەسەر قوتابی لەبەرەوەی ئەو خولانە دەبتە هۆی پاڵپشتیەک بۆ قوتابیە کە کاتی داوامی قوتابخانە دەست پێ دەکاتن بادگراونێکی باشی هەبێتن لەسەر ئەو بابەتانێک کە دەیخوێنیتن هۆکاریشی زۆرە کە قوتابی زۆر ڕوو لەو خولە بەهێزکردان دەکات یەک لەوانەیە ئەو قوتابیە لە قوتابخانەکەی خۆی ئەو مامۆستا باشانەی نییە کە لە مەنهەجەکەی تێبگەینیتن یاخود ئەو مامۆستانەیە کە لە خولی بەهێزکردن کە دەرسەکان وانەکان دەڵێنەوە لەوانەیە مامۆستای باش بن و مامۆستای چاکتر لەو مامۆستایان کە ئەو دەرسیان پێدرێتن فەلوێ تەلەبە دائیمەن قوتابی لەو خولە بەهێزانە بەشداری دەکات بەڕای من مامۆستا هەمان وانەکە دەڵێتەوە لە خول یاخود لە قوتابخانە بە هەمان شێوە دەرسەکە دێرێتەوە قەت لەگەرەوەی نیمەکە مامۆستا ئەو فەرقی بکاتن ئەو جیاوازی قەت ناکە مامۆستا هەمان دەرس دەرێتەوە هەمان وانە بە هەمان شێواز دەرێتەوە بەڵام قوتابی کە هاتە خولی بەهێزکردن ئەو خولە بەهێزکە چووکە بەپارەیە زیاتر احتیمای پێداتن نەگووەکەوەی لە قوتابخانەیە جاروێ دەرێ پەرتووکی بۆ بابەتێک لە بابەتەکانی پۆلی 12 دەکاتە 15 لاپەر بە گرنتی 95 شتیوالە نییە تەنها مەبەستیان بازرگانیە فقط ینی بەس بازرگانی بە شتەکە دەکەێت تەلەبەش نازانی کە ڕیکلامانەی جێ لێ دەبیتن قەنەعەت پێ دەکانی باور دەکات
بەڵام لێرە وەکو ئامۆژگارێک بۆ قوتابیان بە دوای ئەو شتانە نەکەوت. بەرەو بەڕێوەبەرەتی پرۆگرام و چاپەمەنیەکانی وەزارەتی پەروەردە دەچین تاوەکو لەبارەی ئەم سیستەمی ئێستا بوونی هەیە لە هەرێمی کوردستان و کێشە و ئاستەنگەکانی بەردەمی و هەبوونی قوتابخانە و خولی تایبەت زانیاری وەربگرین. سەبارەت بە سیستەمی پەروەردە، سیستەمی پەروەردە لە هەموو وڵاتانی دنیا هەر وڵاتێک بە جێرەی خصوصیەتی خۆی تایبەتمەندی خۆی بەو شێوەیە سیستەمی پەروەردەدا دەڕێژێت. بۆ نمونە لە هیچ وڵاتێک نییە سیستەمی پەروەردە لەگەڵ وڵاتێشتر بە یەکتر بچێتن. لەبەر ئەوە چونکە ژینگەی هەر وڵاتێک لەگە وڵاتێشتر جودایە. لەبەر هەندێکە هەرێمی کوردستانیش ئەو سیستەمی پەروەردەی لە هەرێمی کوردستان هەیە تایبەتە بۆ ژینگەی لە هەرێمی کوردستان هەیە. سەبارەت بە بوونی فلتەر لە هەموو وڵاتانی دنیا فلتەر هەیە. بەڵام ئەو فلتەرەی لەوانەیە لە کوردستان هەیە تۆزێک شێوازەکەی کۆن بیتن و گۆڕانکاریی زۆری بەسەدا نەهاتی بیتن. مثلا کە جەناب باز دەکەی قوتابیەک مەسیری 12 ساڵی دەبەسترێتەوە بە چەند ڕۆژێک کە لە ئەزمونەکانی پۆلی 12. وەزارەتی پەروەردە گۆڕانکاری لەو سیستەمە کرد. ئەوە بوو کاتی خۆی کە بڕیاریدا ڕێژەی دانا لە بۆ نمرەی پۆلی 10 و پۆلی 11 پۆلی 12 لەوەی کە چیتر خەڵک ئەو گلەیە نەکاتن. بەڵام لە جێبەجێکردنی ئەو گۆڕانکاری کە وەزارەتی پەروەردە سیستەمی ینی ئەزمونەکانی کرد لەوێن دەرش تۆزێک بەربەست دروست بوون بەڕاستی وا پێ دەچوو ژینگەکە ینی تەواو ئامادە نەکرابیتن. بۆ نمونە تو دەی دەرەجە پۆلی دا مامۆستایەک لە مێرگەسۆر لەوانەیە مامۆستایەکی نوێ بیتن خبرەی کەم بیت جیاوازیە لەگەر مامۆستایەک لە ناو شاری هەولێر ناو شاری سلێمانی کە خزمەتێکی زۆری هەیە لەوانەیە ئەو تەڵەبەیە لە ناو شار دەرەجەی زیاتر بینتن کە مثلا ئەوانە هەم پێویستی بەدراستەوە. بەڵام ئەوەی کە جێبەجێ کرا لە خیالی ئەو چەند ساڵە وەزارەت تۆزێک تووشی کێشە بوو لە سەر بابەتەی. بەڵام وەزارەت هەیە ئێستش بەردەوامە. بۆ نمونە قوتابێک لە پۆلی دا ئەگەر مامۆستا نۆهەتی دابیتێ لە پۆلی 11 نۆهەتی دابیتێ ئەگەر هاتوو لە پۆلی 12 هات ئەو قوتابێ 50 هینە. طبعا ئەوە دەبی پێدابی ئەو مەکتەبەی کە مەکتەبەشی تایبەتە ئەگەر ڕێژەی مثلا 50 تەڵەبەی هەیە بێ لە 50 تەڵەبە 48 تەڵەبە ئەبۆ شێوەی کە جەنابەت مثلا باز دەکەی مامۆستایەکان لەبەر خاتی پارە دەرەجیان دابیتن. ئەو کاتی وەزارەت شتێکی بەرچاوڕوونیەکی هەیە لەبەر ئەوەی لەو داتابێسی کە لە ئەزمونەکان هەیە دەتوانیتن دراست بکاتن. بەڵام هەتا ئێستا شتی وان نەبووە ینی کە ئەوەی کە دراست کرابێ ئەوە نەبوو لەوانەیە چەند نەبووتە زاهرە لەوانەیە لە شوێنێک تەڵەبە کە بیتن ئەوە کرابێتن بەڵام نەبووتە زاهرە کە هەموو مەکتەبە چکە بەڕاستی دەبی ئەمە بە ئینسافۆش باز بکەین ناکرێت مەکتەبە ئەهلیەکان و هەموو باز بکەن برن ئەوانە چونکە ئەهلینە و تیجارەت دەکەن و دانەوێت قوتابیان دەربچێنن ئەوەش تۆزێک لەوانەیە نەعەدالەتیان بەرامبەر بکەین. زۆر جار باس لەوە دەکرێت کە ئاخۆ سیستەمی پەروەردەیی لە هەرێمی کوردستان لە ئاستێکی ستانداردا یان نا و ئایا ئەم سیستەمی لە هەرێمی کوردستان بوونی هەیە لە بەرژەوەندی قوتابیان و کۆمەڵگەدا یان نا. ئایا سیستەمی فلتەر و پەڕینەوەی قوتابیان لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی دیکەی خوێندن و تەندروست و باشە یان بۆتە گرفت لە ڕووی زانستیەوە. شتێکمان نییە بە ناوی فەلسەفەی پەروەردەی لای ئێمە کە دووشت لێرە مەطلوبە. یەک ئەوەلەن وەڵامی ئەم سیارە بدەین فەلسەفەی پەروەردەی لە هەرێمی کوردستان چییە؟ بەواتای ڕوئیای ئێمە چییە بۆ پرۆسەسی پەروەردەیی؟ بەها سەرەکیەکانی پرۆسەسی پەروەردەیی چییە؟ منتەجی پرۆدەکتی پەروەردەی لە خولاسەدا چ جۆرە شناس و مەلامەحی هەبیتن ئەوانە واضح نین. تا ڕادەیەک جورئەت ئەەکەم ئەڵێم نییە چونکە من قسەم کردیە لەگەڵ هەندێک لەو بەڕێزانی کە سینیەرن درافتێکیان هەیە ڕەشنووسێک هەیە لەم بارە تا ئێستاش ئیقرار نەکرا. ئەوەی کە هەشە مەفروضە هەگەر بڕیارەوە استراتیجیەتێک بیتن ئەبێ وەکو مەحفوظاتێک لێ بێتن لە هەموو ئاستەکاندا وەکو نەشیدواتەنی و شەو ڕۆژ هەموو مامۆستا و قوتابی بزانیتن ڕوئیای ئێمە چییە بەها سەرەکیەکانی ئێمە چین و منتەجی پەروەردەی لە کۆتاییدا مەفروضە بیتە چی شوناسی مەلامەحی تا هەموو ئەو کارانەی ئەکەن بەرەو ئەوێ بچیتن. ئێمە دەوڵەتێکی ڕێعین نەوت مەصدەری سەرەکیە کە مەفروضە حکوومەت لەوێ مالکی ئینتاج و وەسائلی ئینتاجە کە واتای یەکتر یعنی دەوڵەمەندە. بەس مەدارسی ئەهلی مان دروست کرد مەدارسی خاص و احتیماممان نەدا مەدارسی حکومی. لە هەمان کاتدا سیستەمی ئێمە وا دیزاین کراوە پۆلی 12 تەحدیدی مەسیر و مەلامحی میهەنی و قوتابی ئەکاتن.
و لەوێ چوون جامعاتی ئەهلیشماندانە بە هەندێک معدلاتی کەمتر کەمان معدل مؤشرە بۆ چوونی اختصاصەکە تا مەلامح و ئەسڵەن شخصیت و ژانی مرۆڤ لەسەر دیزاین ئەکرێتن کەواتە وا لێ هات ئێمە سیستەمێکمان دروست کرد ئەو کەسە و کەسانەی کە پارەی هەیە فڕەسی زیاتر بەدەست دەکەویت بەدەر لەوەی زیرەک یان زیرەکنی ئەوی تر ئەبێ احتیمال لەسەر جهودی خۆی بکات فدینامیکەتێکمان خلق کردیە مەسحەی عەدالەتی تێدا نیە کە ئێستا هەممی سەرەکی وەزارەتی پەروەردە کاتێک ئیمتیحاناتی نهایی وزاری دەست پێ کاتەوە چۆن غش نەکرێتن ئەوە تا هەموو شەبەکە ئینتەرنێت تووشی ئیشکال دەبیت لە جاتی ئەوەی کە ئەسڵەن ئیش لەسەر ئەوە بکرێتن چۆن مەفهومی زانست و زانستخوازی ببیتە هەموو خەمێک بۆ دایکان و باوکان و مجتەمع هەمووی کە خودی قوتابی بزانێت ئەگەر بە فێڵ ناجح بوو یەکەم زەرەرمەند هەر ئەو دەبیتن چونکە ئالیاتی وا دانراون مەسەلەن کابرا بەغش لە پۆلێک دەرچوو لە پۆلێکی تر دەرچوو هەمووی بەغشی هێنا لە پۆلی دوازە مەفروضە لێ قەپات بکرێت بێ مەهارەتەکە دەربچیتن بەڵام ڕەنگە بۆەوەش بوو ئەو سەر بچیت چونکە پرسیار ئەدەزرێتن بلوتوثەکە ئیش دەکەتن بە ڕێگای جیاواز لەوێش قورتال دەبی دەرەجێکی باش دەریتن مەفروضە ئالیاتی ناو مجتەمەعدا هەنگاوێک تیش بەرەو پێشتریش بیتن حتا ئەگەر چوو ناو جامعە ئەگەر لەو ئاستە نەبیتن غەشاشەکە بگیرێت یعنی کۆمەلگا مەجال نەداتە ئەم کابرای بەغش هێناویەتی فڕەسی نەجاحی هەبیت بەس بە دینامیکیات بە چونکە مەوزوعی واستە هەیە بینی لە هەر شوێنێک بچەقێتن ممکنە چونکە سیستەم زۆر کونی تێدا هەیە بەس سیستەمی پەروەردەینە سیستەمی قەزایی سیستەمی کۆمەڵاتی کوڕە قەینا و کوڕە مشکلە نییە و نازانم چی وەڵام منداڵ بووە تێئەپەڕێنن ئەچتا قەزا لە قەزاش هەندێک تەلیفۆنات دەکەیت لەوەش تێئەپەڕێ ئەگەر سیستەمێکی متەکامل هەبیت کە ئەو معنایە بداتن ببیتە وەکو دیسان نەشید وەتانی کە خەڵکی هەرێمی کوردستان بزانن ئەگەر بە زەند و مێشکی خۆت نەبی بەرەو پێش ناچی و هەندێک دەبن بەس 1% 5% نەک زۆربەی زۆری کە ئێستا مەحفوظاتی سەرزاری هەموو کەسێکە لە هەرێمی کوردستان ئەگەر واستات نەبیت بەرەو پێش ناچی کە مەفروضە بالعکس بیت نسبەیەک هەیە لە هەموو وڵاتەکانی جیهاندا نسبەیەکی فەساد هەیە بەس ئەبێ فەساد ئستیسنا بیتن سیستەم ئەسڵ بیتن کە پێچەوانە بوو کەواتە ئیشکال ساڵانە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر لە قوتابیان بەشداری لە پرۆسەی تاقیکردنەوەکانی پۆلی دوازە دەکەن وەزارەتی پەروەردە هاوکار لەگەڵ پرۆسەی تاقیکردنەوەکان سزایتون بۆ قوتابیان دادەنێت لە ئەگەری پەنابردن بۆ غەش و قۆپیا دەمانەوێت زانیاری لەبارەی داتای قوتابیان و دوایین بڕیارەکانی وەزارەت وەربگرین بۆ ئەم ساڵی تاقیکردنەوە وزاریەکان و نیشتمانیەکانی 2018 120,000 قوتابی زیاتر بەشداری دەکەن لە ئیمتحانەکانی وەزاری پۆلی دوانزەی ئامادەیی بە هەر سێ بەشی وێژەیی و زانستی و پیشەیەوە و هەروەها قوتابیانی پۆلی نوۆی بنەڕەتی لە 113,000 قوتابی زیاترن ینی بەگشتی نزیکی 250,000 قوتابی لە ئیمتحانەکاندا بەشداری دەکەن و بەشداری ئەم پرۆسە گەورە نیشتمانیە دەکەن کە ماوەی 2 هەفتە و شتێک دەخایەنێت لە چاو ساڵانی ڕابردوودا تاقیکردنەوەکانی ئەم ساڵی وزاری و نیشتمانی بێدەنگترین و پاکترین و باشترین تاقیکردنەوە بوونە کە ئەنجام دراون لە هەرێمی کوردستاندا بە حکمەوەی کە کەمترین دەنگۆیان لەسەر هەیە و بە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بە حکمەوە ئامادەکاریانی کە کراوە لە بەڕێوەبەرایەتی گشتیەکان و لە بەڕێوەبەرایەتی ئەزمونەکان ئامادەکاریێکی باش کراوە بۆ ئەوەی کە قوتابی بە باشترین شێوە و لە چوارچێوەیەکی باش و متمانە پێکراودا ئیمتحانەکانی بکات بۆیە ئەم ساڵ لە چاو ساڵانەیە ڕابردوو باشترین کات و باشترین شێوازی تاقیکردنەوەکان ئەنجام دراون لە هەرێمی کوردستاندا بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئەو دەنگۆیانە هەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا هەیە زۆر نۆرماڵە کاتێک کە پرۆسەیەکی گەورە نزیکی 250,000 کەس تێدا بەشداری دەکەن 25,000 بەڕێوەبەر و چاودێری و هۆڵ و سەرپەرشتیات تێدا کارانە یعنی زۆر شتێکی نۆرماڵە کە کۆمەڵێک کەسی هەلپەرست قسەیەکی تێدا بکەن و بیانەوێت بە جۆرێک لە جۆرەکان کاری بازرگانی تێدا بکەن لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا حاڵەتی وا هەیە بەڵام ئەوت لە چاو گەورەی پرۆسەکە هیچ نییە کاتێک کە شتێک بە ناوی تاقیکردنەوە دێت تەبیعەتەن کەسانێکیش پەنا بۆ هێندەی حاڵەت دەبەن کە پێی دەڵێن گزیکردن یا غەشکردن ئەمە دیاریەکە لە هەموو دنیادا باوە
نەکتەنها بەرەو یاریمی کوردستانی نەگرتووە بەڵام لە چاو وەروتم لە چاو ساڵانی ڕابردوو ئەم ساڵێکی زۆر بێدەنگە بۆ تاقیکردنەوەکان و بەڵام وەزارەتی پەروەردە لە چوارچێوەی یاسا و ڕێنمایەکاندا هەموو ڕێکارێکی جددی گرتوێتە بەر بۆ ئەوەی کە ئەگەر ئەم هەبێت ئەم دیاردەیە کەم بێتەوە چۆن بۆ نمونە ئێمە بڕیارمان داوە کە هەر قوتابیەک لە ڕێگەی ئامێری ئەلکترۆنیەوە بێت یا لە هەر ڕێگەیەکی دیکەەوە بێت قۆپیایی بکار غەشی لێ بگیرێت ئەوە ئەم ساڵی کە بەکەوتن حسابە و ساڵی ئایندەشی دیسانەوە مافی بەشداربوون لە تاقیکردنەوەکانی نابێت. قوتابی و مامۆستا و سیستەمێکی هاوسەرخ و سەردەمی سێ بنەمای گرنگی پەروەردە و بەرەوپێشوونی کۆمەڵگان. هیچ کۆمەڵگایەک ناتوانێت هاوشانی وڵاتانی جیهان هەنگا و بەرەو شارستانیەت و مەدەنیەت بنێت ئەگەر بێت و پەروەردەکەی لە قەیراندا.